کە سوکاری قوربانیەکانی کیمیابارانی هەڵەبجەن وە خۆیان دەڵێن بە ترسەوە و لەژێر دەنگی درۆنەکانی ئێراندا تەنها بە تاجەگوڵینەیەک یادی قوربانیەکانیان دەکەنەوە. 30 ساڵ بەرێسە ئەم دەنگی تیاریان بیستوتەوە. ئێستا بەڕاستی من ترسم لە مردن نییە، بەس هەمان حەسرت و هەمان ترسی و کاتەم لێ نیشت کە ئەمە کە یەبڕێت لە ئەم سنوورەی ئێمە. ئەوە تاکەم قسە لەگەڵ جەنابتانە کەم ئێستا دەنگی تیارە بە ئاسمانەوەیە. ئەرە وەڵڵا هەموو ڕۆژەیە قەسەم بەخواوە ئەزانم ئەو کاتەیە کە باوکم دەستی گرتو. زۆر جار نییە هەموو جارێ کە دەنگیان پێش دەنگەکە ئیمان و شایدێنم ئەڵێم خوای گیان سارۆخێ درۆنێ نەکەوێتە ماڵەکەمان. لە 3 مانگی ڕابردوودا ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئامادەکاری بۆ 38مین ساڵیادی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە کردبوو، بەڵام پارێزگاری هەڵەبجە دەڵێت نەمانتوانی سەلامەتی ئەو خەڵکە بگری ناستۆ کە بەشداری کۆبوونەوەیەکی جەماوەری بکەن. ئێستا گوێمان لە دەنگی درۆنەکانە نەمانتوانی ڕیسکی ئەوە بکەین گیانی گەنجێک مناڵێک زۆر لە چالایەکان گەنجان هونەرمەندان مناڵان بوون بخینە خەتەریاتەوە و یادەکە بکەینەوە، بەڵام یاد نەکردنەوە مانای ئەوە نییە کە ئێمە بوەستین، بەڵکو ئێمە ئێستا زیاتر لە جاران زیاتر داکۆکی کارە بین. تەنها لەم مانگەدا برجەکانی پەیوەندی لە نزیک هەڵەبجە لەلایەن درۆنەکانی ئێرانەوە کراونەتە ئامانج و پاشماوەی درۆنێکیش لە هەڵەبجە کەوتووەتە خوارەوە. ڕێکخراوی لاهای بۆ پرسەکانی جینۆساید داوای ڕاگررتنی هێرشەکان دەکات. کە وڵاتی هێران کە هاوسێمانە و کە نزیکە بەڕاستی ئەوە ڕەچاوی ئەوەیان بکردایە کە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەدەیان و بە هەزاران خەڵکی سیڤیلی هەڵەبجە بوونە قوربانی و ئاوارەی شارەکان بوون بە تایبەتی ئێران و وڵاتانی ئەوروپا. بۆیە زۆر گرنگ بوو کە بە خۆیان سەرکردایەتی سیاسی وڵاتی ئێران بیریان لەوە بکردایەتەوە کە جارێکە هەڵەبجە نەکەنە ئامانج بۆ هیچ پلانێک لەو پلانانی کە هەیەە. لە 16 ساڵی 1970 حکوومەتی عێراق هەڵەبجەی بەچەکی کیمیاوی بردومان کرد، بەهۆیەوە 5,000 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا و نزیکەی 10,000 هاوڵاتی دیکەش بریندار بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.